ئەمەوەکە قوتابیانی پێمەگە تەکنیکی کارجێڕی سەربەزانکۆی پۆلیتەکنیکی هەولێر خۆبەخشانە ئەو دیارەمان ڕێکخستیە دەربارەی بڕگەیەکی سەرەکیە کە هەلیکارە ئەو بڕگەیە ئەو هەریکارانی کە ئەمە ڕایدەگەینین شخصی بە شێوازی ئۆنلاینە لە ڕێگای سایت و ماڵپەڕەکانی قونسوڵخانەکانە ئەو قونسوڵخانانەش ئەو هەریکارانی ڕادەکەین قونسوڵخانەکان لێرە کە کاتێک دێن ئێرە سێ سلکیان هەیە سلکی ئابووری و سەربازی و تەندروستیان هەیە ئەو سلکە ئابووری کە هەیەە لە مابینە حکوومەتی هەرێم حکوومەتی ئەو وڵاتێکە قونسوڵخانەکە لێ کردێتەوە هەم کۆمپانیا ئێمە هەم کۆمپانیا ئەوان دەچنە ئەو شوێنە ئەو لە ڕگە ئەو گرێبەستانی کە لەگەڵ ئەوانمان واژۆ کردو ئەوان هەلیکارەکان ڕادەگەینن ئێمە تەنها پردێک دروست دەکەین لە مابینی دەرچوانی زانکۆ پەیمانگەکە لەگەڵ کارتی تایبەت بەپێی ئەوەی کە کۆمپانیەکانی ناوخۆ کۆمپانیەکانی بیانی گرێبەستمان لەگەڵ کردوون دوازە کۆمپانیای ناوخۆی و لەگەڵ 22 کۆمپانیا بیانینە ئی وڵاتانی دەوروبەرە ئی وڵاتانی دوولی ئەوروپیا نزیکی 3000 هەلیکارن.